لە بەرواری 2019 ئەنجومەنی وەزیران لە حکوومەتی عێراقی فیدراڵ بڕیاری ژمارە 61 دەرکرد کە تایبەتە بە زیادکردنی دەرماڵی ئەندازەیی بۆ ئەندازیارانی کشتتوکاڵی بە ڕێژەی لە سا 35 بۆ ئەندازیارانەی کە لە ناو دیوانی وەزارەت و بەڕێوەبەراتیەکان دەوامەکەن بۆ بە ڕێژەی لە سا 50 بۆ ئەندازیارانەی لە پرۆژەکاندا کار دەکەن و هەروەها لە بەرگەی دووەمدا لە سا 30 دەرماڵی ترسناکی بۆ کارمەندانی تەندروستی زیاد کرا کە زیاد کرا بۆ سەر لە سا 50 دەرماڵی ترسناکی کە پێشتر خەرج دەکرا واتە دەرماڵی ترسناکی کارمەندانی تەندروستی لە حکوومەتی ناوەند کرا بە لە سا 80 و لێرەوە داوا لە حکوومەتی هەرێم و وەزارەتە پەیوەندیدارەکان و هەموو لایەنە پەیوەندیدارەکانەکەین هاوشێوەی حکوومەتی عێراقی فیدراڵ دەرماڵەی ئەندازەیی بۆ ئەندازیارانی کشتتوکاڵی لە کوردستانیش خەرج بکرێ و دەرماڵەی مەترسی هاوشێوەی کارمەندانی تەندروستی عێراق لە هەرێمی کوردستانیش خەرج بکرێ و لێرەشەوە سەرجەم ئەندامەکانی هەردوو سندیکای ئەندازیارانی کشتتوکاڵی و سندیکای کارمەندانی تەندروستی دڵنیا دەکەینەوە هەموو توانایەکمان دەخینە گەڕ بۆ بەدەستهێنانی ئەم داواکاریە ڕەوایەمان بە هاوکاری هەموو لایەنە پەیوەندیدارەکان.